سەبارەت بە خۆپارێزی لە توشبوون بە نەخۆشی کۆلێرا بەڕێز دکتۆر ئاسۆ زەنگەنە بەڕێوەبەری خۆپاراستن و تەندروستی لە وەزارەتی تەندروستی لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. ئەم نەخۆشیە چۆن و لە چیەوە دروستە؟ سوپاس بۆ ئێوەی بەڕێز. سڵاو لە بینەری کوردستان 24. بەڕاستی نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی بەکتریە، یا دەتوانین بڵێن لە بەکتریاوە تووشی مرۆڤ دەبێت و ئەو نەخۆشیە بە کورتی مرۆڤەکان تووشی سوکچوونێکی زۆر بەقوت دەکەن و لەوانەیە تووشی وشکبوونەوە ببێ و ببێتە هۆی مردنی کەسەکە ئەگەر بێت و خزمەتگوزاری تەندروستی یاخود چارەسەری تەندروستی لە کاتێکی زۆر زوو وەرنەگرێت. ئەوە بە کورتی. چۆن ئەو سەوز و میوانە بناسینەوە کە لە بازاڕەکان دەهان کە باشن، یعنی هەڵگریان بەکتریایانی خۆی بە چاو ئێمە ناتوانین هیچ سەوزەیەک بناسینەوە ئایا ئەو سەوزەیە تووشی نەخۆشی کۆلێرا بووە یاخود نا، بەڵام ئێمە دەبێت لێرەیە تەکید بکەینەوە لە سەرچاوەی ئاودانی ئەو سەوزەیە، چونکە هۆکارێکی سەرەکی بۆ توشبوون بە نەخۆشی کۆلێرا ئاوی پیسە کە ئەو ئاوە پیس بووە بە پاشەڕۆی مرۆڤ. ئەوەش دەتوانین بڵین لە ڕێگەی مەجاریەکانەوە، بە تایبەتی لە هەندێک شارەکانی هەرێمی کوردستان دەزانین، یعنی پاشەڕۆی مرۆڤ دەچێتە ناو هەندێک لە مەجاریەکانەوە یاخود مەجاری سندوقی پێ دەڵێن. ئەوە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان ئەگەر بێت و ئەو مەجاریە دووبارە بێتەوە بەکار بێت وەکو سەرچاوەیەکی ئاو کە احتیمالە سەوزەکان پیس بکات یاخود تێکەڵ ببێ لەگەڵ ئاوی خواردنەوە. باشە دکتۆر، ئەی چۆن لەو سەرچاوە ئەویانە یعنی دڵنیا ببینەوە؟ ئەوانی بۆ نمونە لە تەنکی سەربانی خۆمانە و ئەوەی کە ڕۆژانە بەکارێنین، چۆن لی دڵنیا ببینەوە؟ ئەتوانین خۆمان تەنکیەکانمان پاک بکەینەوە ئەو شوێنانی کە ئاوی لێوەرەگرین پاکی بکەینەوە بۆی کە تووشی ئەم حاڵەتەیان بەکتریایە نەبین؟ چۆن ئەو ئاوا پاک بکەینەوە؟ خۆی تۆ وەکو باسم کە ناتوانانی بزانی ئایا ئاوە کۆلێرای تیایاننا، بەگشتی ئاوی خواردنەوە خۆی دەبێ خاوێن بێ. ئەکیت هی هەموو شارەکان چونکە پرۆسەی پاکردنەوەی بەسەردا تەطبیقەکرێت و با بڵێن بە چەند مەرحەلەیە کاتێ پەڕ دەبێ. بەڵام ئەگەر لە هەچی شوێنێ بووی ئەگەر هاتوو حالاتی نەخۆشی سکچوون و ڕشانەوە زیاد بوو، ئەبێ چەند ڕێکارێک هەیە یعنی کەسەکان بیکەن لەسەر ئاستی کەسی. بۆ نمونە مەسەلەن دەتوانن ئەو ئاوای کە بەکاری دێنن ئەگەر ئاوی ماڵەوە بۆ ئەتوان بیکوڵێنن. کوڵاندن یەکێکە لەو ئەمرازانی کە دەتوانی بەکاری بێنی بۆ پاکردنەوەی ئاو. دەتوانی کلۆری حەب بەکاربێنی، مەسەلەن بۆ هەر 20 لیتر ئاو دەتوانی حەبێکی کلۆری تێبکەی بۆی ئاوەکە خاوێن بێتەوە. و لە هەمووی باشتریش ئەوەیە کە تۆ مەسەلەن ئاوێکی معلب یاخود ئاوێکی معمەل بەکاربێنی کەوە دڵنیایی 100% کە هیچ نەخۆشیش تێدا نیە. زۆر باشە دکتۆر، چۆن خۆمان بپارێزین؟ ینی بەگشتی لەو نەخۆشیە سەوزە میوە نەکڕین، ئەکری ئەمە بکەین، ئەکری ئاو نەخۆینەوە؟ ناکرێ ئێمە بڵین سەوزە یعنی هاوڵاتی سەوزە نەکڕێت، بەڵام کە کڕی دەبێت زۆر تەکید بکاتەوە لەسەر خاوێنکردنەوەی، خاوێنی بکاتەوە بە شێوەیەکی زۆر باش. هەندێک حەبشتەیە بەکار دێت بۆ خاوێنکردنەوە دەتوانانی بەکاری بێنی، یان شتی تریشەیە تامان تۆی خۆت بپارێزی لە نەخۆشی کۆلێرا بە دەرەجە یەک. ئەوە دەستشوشتن بە ئاو و سابوون زۆر گرنگە، ینی مەسەڵەن پێش نان خواردن زۆر زەروریە هەموو کەسێک دەستی بشوە بە ئاو و سابوون. هەروەها پاش بەکارهێنانی توالێت لەو دوو کاتەیە زۆر زەروریە، یان ئەو ئافرەتانەی کەوا مەسەلەن دایبی منداڵ دەگۆڕن عینەن زەروریە کە دەستیان بشۆن بە ئاو و سابوون. ئەوە یەکێک لە ئیشەکانە. ئەوەی دووەمەکو باسم کرد دەبێ کوڵاندنی ئاو خواردنیش بەباشی بکوڵندرێت. ئەویش یەکێکە لە ڕێگاکانی خۆپاراستن. بەکارهێنانی حەبی کلۆر دەتوانی بۆ تەنکیەکان بەکاری بێنی و لە کاتێکە ئەگەر هەر نیشانەیەکی نەخۆشی سکچوون یاخود نیشانەکانی کۆلێرا ئەگەر دەرکەوت لە یەکێک لە ئەندامەکانی ئەو خێزانە پێویستە
سەردانی نزیکترین دەستگای تەندروستی بکات. نیشانەکانی چین کەسێک کە توش بووە ئەو نیشانانە چۆن بناسێتەوە بزانێت کۆلێرایەتی؟ بەڵێ خۆی سکچون و ڕەشانەوە کۆلێرا یەکێکە لە نەخۆشەکانی سکچون و ڕەشانەوە، بەڵام سکچوونی کۆلێرا زۆر فەرقی هەیە لەگەڵ سکچوونی ئاسایی. دەتوانم بڵێم لە ماوەی چەند کاتژمێرێکدا کەمتر لە 12 کاتژمێر ئەو کەسە یعنی دەگاتە دەرەجەیەک بکاتە دەرەجەی وشک بوون، یعنی پێستی وشک ئەبێت ئەوەنە سکچوونەکەی بەقووەتە. لەبەرەوە پێڵەن ینی ئەکیور دەیاریە سکچوونێکی زۆر زۆر بەقووەت. ئەوە یەک. دووش سکچوونەکەی ئەتوانم بڵێم لە شێوەی ڕەنگەکەی لە شێوەی ینی تەشبیه نەبێ ئاوی برنج تقریبا لەو شێوەیەک دەبێت. ئەوی شێکێکە لە نیشانەکان لەوانەیە ڕشانەوەی لەگەڵا هەبێ لەوانەیە نەژبێ، بەڵام ئێمە لە هەمان کاتە ئەوەش نەشارینەوە زۆر کەسەیە تووشی کۆلێرا دەبێت و هیچ نیشانەیەکیشی نییە. خۆی ئەوانە زۆر مەترسیدارن، یعنی لەوانەیە هەر ئەو کەسانن مەسەلەن نەخۆشی کۆلێرا بڵاو دەکەنەوە ئەگەر پابند نەبن بە ڕێکاری پاک و خاوێنی کەسی سێرەکەی ئەگەر کەسێکە بێت لە مەطعمێک ئیشکا یان شەربەتێک حازر بکە یان مەسەلەن لە بازارێکە لەگەڵ خواردن و خواردنەوە ئەو شتانە ئیش بکات و کات بچێتە توالێت دەستی ناشۆ ئەوواکە ئەوە یەکێکە لە سەبەبەکانی بڵاوبوونەوەی کۆلێرا، بەڵام ئەوە لەسەر ئاستێکی زۆر ینی گەورە و فراوان نەخێر. ئەگەر هاتوو نەخۆشی کۆلێرا بە شێوەیەکی زۆر بەربڵاو بڵاو بووە ئەوە ینی بە دڵنیاییەوە لە سەتا ئەتوان بڵێم نەوەڵ سەبەبەکەی ئاوە تێکەڵبوونی ئاوی پیس لەگەڵ ئاوی خاوێن. باشە دکتۆر بەداخەوە 8 حاڵەت لە سلێمانی هەبووە کۆلێرا بە خۆشحاڵیشەوە لە هەولێریش حاڵەتێک نەبووە. ناوەندە تەندروستیەکان شوێنی پشکنینی تایبەتیان هەیە بۆ جۆرە، ینی ئەگەر کەسێک گومانی کرد لەوەی کە تووشی ئەم نەخۆشیە بۆ بێت پشکنین بکات پشکنین ئەنجام بدا ئەتوانێت ڕۆژانە سەردام بکە؟ بەڵێ بێگومان ئێمە دەستگا تەندروستیەکانمان دەتوانن ئەو حالەتانە تەشخیص بکەن، بەڵام بۆ پشت ڕاستکردنەوە هەندێک حالەت ئێمە دەنێرین بۆ بەغدا، لەبەرەوەی لە بەغدا ئەلەوێ زەرعی بۆ دەکرێت و لە شێوەی ینی تقنیەکی پێشکەوتوو یەکلایی دەبیتەوە کە ئەو نەخۆشی کۆلێرایە. بەڵام نەخۆشی کۆلێرا ئێمە وەکو با بڵێن پەتازانی زانستی پەتازانی کە گەیشتە دەرەجەیە کە زۆر بڵاو بووە بە ناو کۆمەلگایە تەنها ئێمە بە علاماتەکان دەڵین کۆلێرایە، یعنی کە گەیشتە ئەو دەرەجەی کە زۆر بڵاو بووە چونکە ناکرێتەوە هەموو حالەتێک فەحسکەی ئەبێ بە زووترین کات چارەسەریکەی ئەگەر چارەسەرت نەکرد ئەو کەسە لەوانەیە چارەسەر هەیە ئەوەی کە زۆر گرنگە چارەسەر هەیە. بەڵێ چارەسەرەکەی زۆر ئاسانە ئەگەر زوو ئەو کەسە بگەندرێتە نەخۆشخانە یاخود بنکەی تەندروستی یا هەر دەستگای تەندروستی تر بەڵێ وەرگرتنی شلەیە کە ئێمە پێڵین فلوت مغازی ئەوەیە وەردەگرێ لەوانەیە ئەگەر ڕشانەوەی نەبێ دەتوانین مەسەن حتا ORS بدەینێ ئەوە با بڵێن گیراوەیەکە دەدرێتێ با بڵێن ئەو عناصرانەی کە لە جسمی لە دەستی داوە بۆی دەگەڕێنێتەوە فەچارەسەری زەحمەت نییە، بەڵام لە حالەتێکە ئەگەر خوانەکەران ئەو نەخۆشیە زۆر بەربڵاو بێ دەستگا تەندروستیەکانمان پیاڕانەگەن لەو حالەتەیە مەترسی هەیە زۆر ئێمەش جارێ ئینشاڵڵا دوورین لەو حالەتەوە. بڵێ بەڕێز دکتۆر ئاسۆ زەنگەنە بەڕێوەبەری خۆپاراستن و تەندروستی لە وەزارەتی تەندروستی سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان دکتۆر بەخێر بێت.